لەگەڵ جەنابتاندا لە خزمەت یوسف پێغەمبەردا بووین سەلامی خوای لەسەر بێ گەیشتینە سەر ئەوەی چەند تەنگانەی ناڕەحەتی بینی باسمان کرد و ئەوانەی کە لێرە نەبوون دەتوان دواتر لە پەیجەکانە سەیری بکەنەوە گەیشتینە سەر دەرگاکرانەوەکانی ڕەحمەتی خوا گەیشتینە سەر ئەو دەرگا ڕەحمەتەی کەوا پاشای وڵات لە کۆشکی خۆیان خەونێک دەبینێ بە هیچ کەسێک خەونەکەی بۆ لێک نادرێتەوە ئەو هەموو خەڵکەی کە ساڵانێکە لە دەوری پاشان دەسەوسانن زمانیان دەگیرێ عەقڵیان جام دەبێ ئەڵێن پاشا ئێمە ئەم جۆرە خەونە بێ سەروبەرانە هیچی سەر لێ دەرناکەین ئالەوێدا یەکێ لەوانەی کەوا شەراب و ئاو شەربەت بۆ پاشا دەژێڕە لە مەجلیسەکەیە بیری دەکەوێتەوە چەند ساڵ لەمەوبەر 7 ساڵ لەمەوبەر من لە سژنا خەوێکم بینی من و هاوڕێکەم خەوێکمان بینی من بۆ یوسفم جێڕایەوە پێم وت ئینی ئەڕانی عەسیڕ خەمڕا یوسفی هاوڵی خۆشەویستم ئەی چاکە کار و بەڕێز و خۆشەویست من لە خەوما ترێم دێ ناو دەمگوشی ئەبێ مانای ئەو خەونەم چ بێ پێی وتم یەسقی ڕەبەه خەمڕا وتی یەکێکتان کەوەی ئەو خەونەی بینیوە دواتر بۆی ئاشکراکە وتی ئەوە تۆی وتی تۆ دەچیتەوە سەر ئیشەکەی خۆت و لە دیوەخان و کۆشکی پاشادا شەربەت دەژێڕی ئاو دەژێڕی شەراب دەژێڕی تۆ لەم سژنە ڕزگارت دەبێ یوسف لەو کاتەیە پێیوت وقال للذي ظن أنه ناج منهما کە یەقینی هەبوو ڕزگاری دەبێ وتی براکەم تۆ دەچێوە دیوانی پاشا پۆست و پلە وەردەگریەوە لەم زیندانە دەڕۆیتەوە دەرەوە اذكرني عند ربك تخوا لای پاشا باسم بکە پێی بڵێ گەنجێک بەبێ تاوان بە بوختان لە زینداندایە ئەو پەیامەم بگەێنە بەڵکو سەیرێکی دۆسیەکەم بکەن خۆ من هەر کەس لێرە لێم ناپرسێتەوە نە پۆلیسێک نە حاکمێک هەر کەس لێی نەپرسیوم چەند وەختە گیراوم لەسەر چی گیراوی بەڵکو جەنابی پاشا لوتفێک بکە ئەمرێک بکە بە دۆسیەکەمدا بڕوانن کە من بێتاوانم ئەم هەواڵەم بۆ بگەێنە وتی کوورە بەسەر هەردوو چاوان جا من لەم سجنە ڕزگارم ببێ لەم مەینەتیە بڕۆمە دەرەوە بگەمەوە بە پۆست و پلەی خۆم تۆ بڵێی تۆ لایەتکەم بەڵام فأنساه الشيطان ذكر ربه فلبث في السجن بضع سنين سبحان الله ئەو پیاوە گەیشتەوە خۆشی ژیانی خۆی یوسفی هەر لەبیر نەما چێ لەبیری بردەوە شەیطان سەرچاوی لەبیر چوونەوەی مرۆڤ شەیطانە پەنا بگرە بەخوا لێ شەیطان لەبیری بردەوە ئێستا کە پاشا خەونەکەی بینیوە و کەس بۆی مانا ناکرێ ئێستا بەبیری دەکەوێتەوە ئای 7 ساڵ لەمەوبەر منیش خەونێکم بینی ئەو یوسفەی برادرم لە سجنا بۆی لێکدامەوە خەوەکەشی ڕێک ڕاست دەرچوو وتی مەجالم بدەن ئەنە ئونەبئوکم بتەئویله فارسیلون ڕێگەم بدەن من دەڕۆم بۆ لای من هاوڕێیەکم هەیە لە زیندانە مانای خەون زۆر باش دەزانێ بمنێرن بۆ لای پاشاوتی خێرا بینێرن بزان بەڵکو هەواڵێکی دەستکەوێ پاشا دەیزانی ئەمە بێمانانی ئەم خەونە ئەمە خەوێکی هاشە و باشە نییە ئەمە مەترسیەک و خۆشیەکی تێدایە بەڵام نازانێت چییە بۆیە ناردی ئالەوێدا بەڕێزان دیقەتی قورئان بدەن ئەگەر شتێک خۆت نایزانی زانانی بەڵام عالمێک هەیە کەسێک هەیە زانایەک هەیە شتەکانی ئەم بگوازەوە بۆ خەڵک ئێستا ئەم وتارانە چەند دڵ بەخەم هەیە ئەگەر گوێی لێبێ بەویستی خوا بەڵکو گرەیەکی دەرونی بکرێتەوە ڕەنگە تۆ خۆت نەتوانی قسە بۆ خەڵک بکەی بەڵام خۆ دەتوانی وتارێک لە فەیسبووکەکەتەوە بگوازیتەوە لە یوتیوبەکەتەوە بیگوازیتەوە دەیان خەڵکی دۆست و خزم و برادرت سەیریکە ئەو کەسە خۆی عالم نییە بەڵام من عالمێک دەناسم ئەم بابەتەی پێ حەل دەکرێت با بڕۆم بۆ لای چوو بۆ لای پێیوت یوسف ئەیها الصدیق ئالەوێدا پێشەوە سەیریکەن بەڕێزان پرسیارێک دێتە پێشەوە باشە ئەم پیاوە ئەوەندە بە دڵنیاییەوە ئەڵێ پاشا ئیزنم بدە و ڕێگەم بدە ببنێرە ئەچم بۆ زیندان هاوڕێیەکی زیندانی کراوم هەیە مانای خەون زۆر باش دەزانێ باشە ئەم کابرایە زۆر دڵنیایە ئەی چۆن بیری چۆوە آخر من وعدم بە یوسف دابوو کە ڕزگاری بکەم ئەگەر ڕزگارم بوو ئێستا 7 ساڵ من لەبیرم نەماوە ئێستا ئیشێکم هاتۆتە پێشەوە چۆن لە ڕوون بێ بچمەوە بۆ لای چۆن چاوم پێی بکەوێ بەڵام دڵنیایە یوسف زۆر جوامێرە زۆر پیاوێکی ڕەوش بەرزە زۆر چاکەکارە ئیننا نەڕاکە من المحسنین دڵنیا بوو دەست بە ڕوویەوە نانێ دڵنیا بوو ئیشەکەی بۆ جێبەجێ دەکات چاکی ناسی بوو